بەناوی خودای دەهەندە و دلۆڤان ڕەحمەت و بەزەی خوددا بڕژێ وەک لێزمە بارانی بەهار بۆ سەرگیان و ڕەوانی مامۆستا و سەرداری مرۆڤایەتی محەممەدی پێغەمبەر و هاوڕێ و هاوڵان و هاوسەر و نەوە و کەسە نزیکەکانی و شوێن کەوتوانی تا ڕۆژی پەسڵان. باوکان و دایکانی ئازیز، چاوتان ڕۆن، دڵتان شاد، چونکە ئەمڕۆ بەشدار و شاهیدن لە ئاهەنگی پڕشکۆی کۆتایی هاتنی خولی هاوینەی خونچەکانی دەستگای نووری حیکمە. خونچەکانی دەستگای نووری حیکمە چرایەکی ڕووناک و تاجێکی گەوهەر و زێڕین و مروارین بەسەر سەرتانەوە، چونکە دەبنە باشترینی ناو باشترینەکان سەروەرمان شاهیدی بۆ داون. خەیڕۆکم من تەعەلەمە القورئانە وعەلەمە. باشترینتان ئەو کەسانن کە قورئانی پیرۆز فێر دەبێت و کەسانی تریش فێر دەکات. ئەمانە ئێستا قوتابی قورئان و دوا ڕۆژ مامۆستان. خدا خۆی مامۆستای قورئان بووە و لە ڕێی جیبریلی ئەمینەوە پێغەمبەری ئازیزمانی فێری قورئان خوێندنەوە کردووە. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. لێرەوە لە دەستگای نووری حیکمە لە ژێر سایەی قورئاندا خونچەکان ژیان نامەی پێغەمبەری خۆشەویستمان فێر دەکرێن بۆ ئەوەی وەک ئەو بن لە ناو کۆمەڵگای کوردەواریدا لە فەرهەنگ و ڕۆشنبیری و تەواوی کایەکانی ژیاندا پێغەمبەر ئاسا قورئانێکی زیندوو بن و کوچە و کۆڵانەکانی شار و دێهاتەکانی وڵات پڕ بکەن لە جوانی و میهرەبانی و خۆشەویستی و خۆنەویستی. هەر بۆیە بە خێراتندان دەکەین بۆ ئاهەنگی دەرچوونی چیرۆکان هیوام وایە دەستێکتان گوڵ و دەستەکەی ترتان هیممەت و وزەی لەگەڵ خۆی هێنابێ تا بەیەکەوە بتوانین ئەم ڕێگایە ئاوەدان و ئەم کانیاوە سازگارتر بکەین. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست، ئێستاش خوێندکاری ئازیزمان خاتو ئیناس بانگهێش دەکەین بۆ خوێندنی سەرەتای سوورەتی بەقەرە بە شێوەی لەبەر. جێ ئاماژەیە ئەمانەوێ باسیەوە بکەین کە خاتو ئیناس تەواوی جوزئی عەمە و تەبارەکی بە تەواوی لەبەر کردووە. با بفەرمێت. زۆر سپاس بۆ خاتو ئیناسی گوڵ، خی گەورە تەمەنی پڕخێر و بەرەکەت بکات. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست، ئێستاش پێکەوە گوێبیست و بینەری ماشی خونچەکانمانە بین لەلایەن تەواوی خونچە گوڵەکانەوە. با بفەرمونون. خولی خونچەی حیکمەمان قەشانگاوت گوڵێستان، خولی خونچەی حیکمەمان قەشانگاوت گوڵێستان، فێر دەبین تیایدا قورئان لای مامۆستا و دادەکان، فێر دەبین تیایدا قورئان لای مامۆستا و دادەکان. چالاکی وێنەکێشان دڵخۆش دەبین بە گشتیان، دڵخۆش دەبین بە گشتیان. چالاکی وێنەکێشان دڵخۆش دەبین بە گشتیان، دڵخۆش دەبین بە گشتیان. یاری و گەڕان و سەیران بێبەش نابین لە هیچیان، یاری و گەڕان و سەیران بێبەش نابین لە هیچیان. ئاداب و ئاکاری جوان دروشمان بۆ ژیانان، دروشمان بۆ ژیانان. ئاداب و ئاکاری جوان دروشمان بۆ ژیانان، دروشمان بۆ ژیانان. تاکە هیوە و ئامانجمان ئیسلام بێ بەرنامە
سوپاس بۆ خونچە گوڵەکانمان. خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێبیستی وتارەکە بین لەلایەن جەنابی دکتۆر زانا محەممەد ئەمین بەڕێوەبەری لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە با جەنابیان فەرموون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. بناوي قومو سرجم بريانم للقي سليماني دزقاي نوري حكمة بتابت بناوي إدارو ما مصياني بشي خنشكان پر بدل بخيراتني سرجم برزان وآمادوان دكين لم أهنجدا لباوكاني بريز لدايكاني بريز لننكو بابيرو بورو مامو ئامۆژن و خاڵ و خاڵۆژن و هەموو ئەو خۆشەویستانەی کە بۆ شاری دەربڕین و بۆ خۆشی دەربڕین لە ئاهەنگی کۆتایی خولی خونچەکان ئامادەن یەخوا بەخێر بێن سەرچاوماناتن داواکارین لە خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی لە هەمومان خۆش ببێت و خوای پەروەردگار ئامادەبوونمان بە عیبادەت و پەرستش بۆ حساب کات. بەخێراتنتان دەکەین و دەستخۆشیتان لێ یەکەین باوکانی بەڕێز و دایکانی بەڕێز بۆ ئەو بڕیارە گرنگەی کە داوتانە بۆ ئیحتیمامی کە هەتانە بە منداڵەکانتان بەوەی کە کاتی خۆتان سامانی خۆتان ماڵی خۆتانە بەخشن لە پێناوی پەروەردەکردنیان. دەستخۆشیمان هەیە بۆ مامۆسایانی بەڕێز ئەو مامۆستا ماندوونە ناسانەی کە بە سەریقە و بە بیرۆکە و بە ماندوێتی و بە تەسحی خۆیان لە خزمەتی منداڵەکانماندا بوون لە ماوەی ئەم هاوینەدا و دیارە بەنسبەت ئەو مناڵانەشەوە کە لە خولی زستانەش بەشدار بوون لە زستاندا. ڕاستیدا ئاسەوار و شوێنەواری ماندووبوونی ئەو مامۆستایانە لە پەروەردەی مناڵەکانمانە دیارە. هەمومان چاوەدڵمان ڕوونا چاوەدڵمان گەشە پێویستە دڵخۆش و دڵشاد و کامەران بین کاتێک دەبینین منداڵێک هێشتا نەچۆتە قوتابخانەیە لە قۆناغی یەکی قوتابخانەیە جوزی عەمە و جوزی تەبارەکی لەبەرە بەشێکیان چوونەتە سوورەتی بەقەرە یان ئەگەلانی کەم نیوەی جوزی عەمەش لەبەرکە. لەڕاستیدا جێگەی ئەوەیە باوکان و دایکان و ئێمەش لە ئیدارەی نوری حیکمە مامۆستایان تەنانەت کۆمەلگاکەمان شارەکەمان کوردستانەکەمان هەموو جیهان دڵخۆش بێ بەو بەرەو پێشچوونە بەو ئیحتیمامەی کە منداڵانمان و باوکان و دایکانە دێن بە لەبەرکردنی قورئان. ئەگەر گوزەر بکەی بە ناو بازاڕەدا مایکێکە بەدەستەوە بێ لە خەڵکی گەورە بپرسی خەڵکێک کە تەمەنی 40 و 50 و 60 و 70 بەرەوسەرە پرسیاریان لێ بکەی چەند سوورەت لە قورئانی پیرۆز لەبەرە قەناعەتم وایە لاوانەیە لە 100 کەساک 2 کەست دەستکەوێت جوزی عەمەی لەبەر بێ ئەگەر دەست کەوێت. خۆ ئەگەر تەبارەکی بێت دەسەر لەوانەیە لە 100ەکە ژمارەکە کەمتر بێتەوە ئەگەر بێت و جوزێکی تری بخەیتە سەر لەوانەیە لە 1000 دەست نەکەوێت. لەبەرەوە جێگەی دڵخۆشیە منداڵانێکی ئێستا لەسەرم ستێجە بینیمانن زۆریان جوزی عەمەیان لەبەر کردووە و بەشێکیان تەبارەک و ئەگەر لەبەریشان نەکرد بێ لە ڕێن بۆی لەبەریکەن کە ئێمە ئینشاءڵڵا دەستیان لێبەر نادەین لە هەموو قۆناغێکدا لەگەڵیان دەبین هەتا ئەو ئەندازەی بیانگەین نەحافظی قورئانی پیرۆز چونکە ئێمە منداڵمان لایە لە نوری حیکمە لە لای خۆمان دەستی کردو بە خوێندنی قورئان. ئێستا الحەمدولیلا لە قۆناغی ناوەندیە و بەرەو ئامادەی دەڕوات تەواوی قورئانی پیرۆزی لەبەرە. ئەگەر باوکان و دایکان هاوکارمان بن و ئینشاءڵڵا مناڵەکان دوعای خێریان بۆ بکەن ئیرادەیان بەهێز بێت و هەمومان جوێک و ژنگەیەکی ئارامیان بۆ بڕەخسێنین تەمەناکەم هەموو ئەو منداڵانە ڕۆژێ لە ڕۆژان بتوانین لێرە یا لە قاعەیەکی گەورەتر ئاهەنگی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزیان بۆ بگێڕین یان لانی کەم ئاهەنگی وەرگرتنی مۆڵەتی قرائەتێک لە قرائەتەکانی قورئانی پیرۆزیان بۆ بگێڕین کە من متەفائیلم گەشببینم بەوەی کە ئینشاءڵڵا منداڵانە ببینین هەمویان لەجێی ئێمە بەڕێوەبەر و ئیدارەدەر و مامۆستا و پێشەنگ بن بتوانن ئەوانیش بە باشوویەکی باشتر ئەم ئەمانەتە وەربگرن و حەڵقەیەکی نەپسراوە بن لەم حەڵقە مبارەکە و لەم سلسلە مبارەکە. نیعمەتەکانی خوا زۆرم بەرامبەر بە ئێمە بەڵام یەکێ لە هەرە نیعمەتە گەورەکان بریتە لە نیعمەتی منداڵ کە لە ڕاستیدا دەتوانم بڵێم تەنها ئەوانە هەستی پێ دەکەن کە منداڵەکانیان لەدەسەدەن یان کە خوای پەروەردگار تاقی کردوونەتە بۆی منداڵی نەداونەتێ کە لێرەوە دوعاکەین بۆ ئەوانەی کە خوا مناڵی پێ نەداون خوای گەورە بەسەریان بکاتەوە و منداڵی ساڵح و باش و چاک و دەستاک و تەندروستیان بداتێ و ئەوانەی خوای گەورە تاقی کردوونەتەوە بە مناڵی نەخۆش خوای گەورە شیفای مناڵەکانیان بدات. لە حەقیقەتە نیعمەتی منداڵ نیعمەتێکی زۆر گەورەیە ئەگەر نیعمەتێکی گەورە نەبوایە پێغەمبەرانی خوا سەلامی خوان لێبێ داوای منداڵیان ناکرد. قورئان
پانتایەکی گەورەی لە دوعای پێغەمبەران تیا سەلات و سەلامی خوان لەبێ کە داوای منداڵیان کردووە هەر لە ئیبراهیم پێغەمبەرەوە بیگرە هەر لە یعقوبەوە بگرە هەر لە پێغەمبەرانی تر زەکەریا پێغەمبەرەوە سەلامی خوای لەبێ هەمویان دوعای منداڵیان کردووە قورئان فێری ئێمەش ئەکات بەوەی کە بڵێن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما لەبەرەوە بێ ئێمە منداڵۆک و نیعمەت سیرکەین لەبێ منداڵۆک و ئەمانەت سیرکەین نیعمەتێکی گەورە و ئەمانەتێکی گەورەی خوای گەورە داوێتە دەستی ئێمە چۆن ئێمە مامەڵە لەگەڵ ئەم نیعمەتە ئەکەین چۆن سپاسی خوا لەسەر ئەم نیعمەتە ئەکەین لە ڕاستیدا سپاسکردنی خوا لەسەر نیعمەتی منداڵ ئەوەیە کە لەسەر ئەو فیترەتە پاکەی کە خوای تەعالا داوێتی بێ ئێمە کە فیترەتی یەکتاپەرستیە فیترەتی تەوحیدە فیترەتی خواناسیە فیترەتی بەڕەوشتیە لەسەر ئەو فیترەتە منداڵ گەورە بکەین نەخوا نەخواسە فیترەتەکەی بگۆڕین بەلاڕێدا ببین بە عەقیدەی خراپ بە بیرروباوەڕی خراپ بە ئەفکاری خراپ بە ئەخلاقی خراپ بە ڕەوشی خراپ کە دیارە لەم مەجلیسە دوورە ئەو شتانە پێغەمبەری خوا فەرمێ كل مولود يولد على الفطرة هەموو منداڵێکە لە دایک دەبێت لەسەر فیترەت لەسەر عەقیدەی پاک لەگەڵ سروشت و لەگەڵ طبیعەت لەسەر سروش و طبیعەتێکی پاک لە دایک دەبێت بەڵام فەئەبەواه یەهویدانیه ئەو یونەسیرانیه ئەو یومەجیسانی ئەوە باوکو دایکەکەنی دواتر فیترەتەکەی ئەگۆڕن بەوەی کە دەیکەنە یەهود و دەیکەنە نەسرانی و دەیکەنە مەجوسی و ئیلا ئاخری هەموو ئەفکارە نامۆیانەی تر پێویستە ئێمە ئەو منداڵانەمان لەسەر ئەو فیترەتە پاکە چونکە ئەمانەتی خوای پەروەردگارە لای ئێمە گەورە بکەین گەشایان پێ بکەین خەمی دین و عەقیدە و ئەخلاقیانمان بێت خەمی دنیایانمان بێت و خەمی قیامەتیشانمان بێت چونکە ئەگەر دنیای ئەوان بە قورئان ڕازایەوە بۆ قیامەتی ئێمەش باشە ئەو ڕەسید و حسابەی چاکەی کە هەمانە لە ژیانی دنیاە کە ئێستا هەرێکێک لێمە لەم مەجلیسە مبارەکە دانیشتوین ئینشاءالله هەمومان لە تەرازوی چاکەمانە بە چاکە بۆمانە نووسرێ و کاتێک ئەچینە دەرەوە هەر هەنگاوێگرین ئەگەر چاک بێ لە ڕەسیدی چاک بۆمانە نووسرێ و ئەگەر خراپ بێ لە ڕەسیدی خراپ بۆمانە نووسرێت یەکێک لەو ڕێگایانی بۆ ئەوی ئەم ڕەسیدی چاکەمان هەر بەردەوام بێ و بەردەوام حسابەکەمان بەرز بێتەوە بریتە لەو منداڵانەمان کە ئێستا لە بەردەستمانن کاتێک پەروەردانەکەین بە پەروەردەیەکی جوان بە ڕۆشتیانەکەین بە ڕۆشتێکی جوان و فێری قورئانیانەکەین و ڕێگای قورئان لە بەرکردنیان فێرەکەین لە دوای مردنیشمان خێر و سەدەقە و قورئان خوێندن و عیبادەت و نوێژ و تاعەتی ئەو منداڵانە هەمووی بۆ ئێمە دێ بۆیە گرنگە لە ڕاستیدا ئەم خەمی پەروەردە خەمی یەکەممان بێ خەمی سەرەکیمان بێ لە ڕاستیدا هەمومان نەزانین ئەوانەمان کە باوکو دایکین دەزانین خەمی منداڵ زۆرە یەک و دووان و سیان نییە بەڵام پێویستە ئێمە خەمەکان تەصنیفکەین پۆڵێنیانکەین ریزبەندیان بۆ دانین بزانین کامە خەمی یەکەم و کامە خەمی دووەم و کامە خەمی سێم لە ڕاستیدا ئەمڕۆ بەهۆی ئەو جیهانگیریەوە کە هەیە بەهۆی ئەو مادیگرایی کە هەیە یعنی ریزبەندی ئەم خەمانە هەمووی گۆڕاوە هەر هەمومان هەر پێش ئەوەی زەواجکەین بیر لەواکەینەوە چۆن مناڵێکمان ببێ باڵای جوان بێ ڕەنگی جوان بێ ئەی لە کەسێک لە عایلەیە خێزان بێنین مناڵەکەمان زیرەک دەرچێ مستەقبەلی هەبێ شەهادەی هەبێ ئیشی هەبێ پارەی هەبێ لە ڕاستیدا مانە هەموو خەمن چاکە گرنگە خەمی لێ بخرێ بەڵام لە ڕاستیدا مانە خەمی دنیاین پێویستە خەمە گرنگەکە بریتێ بێ لە خەمە قیامەتیەکەی کە لە ڕاستیدا توانێت دنیای خۆشی پێڕۆشن کاتەوە هەل لە هەڵبژاردننی دایکەکەەوە هەل لە هەڵبژاردننی باوکەکەەوە بێ ئەو خەمەیانمان خەمی یەکەم بێت کە چۆن ئێمە منداڵێک بخەینەوە منداڵێک بێت باوکێکی هەبێت پەروەردەیکا بە پەروەردەیەکی قورئانی دایکێکی هەبێت پەروەردەیکا بە پەروەردەیەکی قورئانی ئەبێ بەو شێوە خەمەکانمان خەمی منداڵەکانمان پۆڵێنکەین و ئەمە خەمی یەکەممان بێ و خەمی سەرەتاییمان بێت بە هەر شێوەیەک بێ خۆمان دووکردن بێ بە زوو لە خەوەستان بێت کە لە ڕاستیدا لەم ڕۆوە کەمتەر خەمیەکی گەورە هەیە ئێمە بە حکمی ئەوەی نزیکی 16 ساڵە لەم مەجالایی شەکەین لە پەروەردەی مناڵە زۆر نەوع دایک و باوکی ئەنوا و ئەشکال دایک و باوکمان بینیوە لە ڕاستیدا دایک و باوک هەیە مناڵەکەی نایەتەوە بۆ قورئان خوێندن لە بەرەوەی دایکەکە بەیانی تااقەتی نییە لە خەو هەستێ ئەینێرێت بۆ قورئان خوێندن بە برسێتی ئەینێرێ وەکو پێویست جلوبەرگی لەبەر نەکردووە باوکەکە ئیهێنێ لەگەڵ خۆی هەر بۆکەوە نایهێنێ بیهێنێتت بیتاتە دەست ئێمە فێری قورئانی کەین و لە حەقی خۆیەتی جێگەی خۆیەتی سپاس و دەستخۆشی لەو مامۆسایانە کە مناڵەکانی فێرەکە بڕوات ببێ بەشێ لە باوکان شەڕیان لێبارێ کە مناڵەکەی هێنێ وەکو ئەوەی خۆمان چوبین بە دوایە و دەستیمان ماچ کرد بێ کە لە ڕاستیدا من نمونە بۆ ئەوەیەنمەوە حەق نێوابێ بێ باوکان و دایکان خەمخۆر بن تەضحیە بدەن قوربانی بدەن خۆیان لە خەو بکەن خۆیان لە کار بکەن خۆیان لە ئیش بکەن تەنانەت پارە سەرف بکەن ئێمە چەندە پارە بۆ مناڵەکانمان سەرفەکەین بۆ ژیانی دنیایان بە ڕوبعی ئەوە پارە سەرفکەین کرە ساران بۆ بدەین هەر خزمەت گوزارێک بێ دیاریان بۆ دابینکەین
لە پێناوی پەروەردەکردنیان و لە پێناوی پێگەیاندنیاندا. ئێمە وەکو نووری حکمە دیارە سپاسی خواکەین کە یەکێکین لەو دەستگایانەی جێدەستمان دیارە لەو مەجالەدا وەکو عەرزم کردن نزیکی 7 ساڵە لەم شارەیە کار دەکەین و ئەم پرۆژەیەمان کە پرۆژەی خونچەکانە یەکێکە لە دەیان پرۆژەمان لە پرۆژەی لقی سلێمانی دەستگای نووری حکمە کە یەکێکە لە پرۆژەکانمان هەر لەم تەمەنەوە لە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵەوە سپاس بۆ خوا بەشدار بوو خوێنکار و فێرخوازمانەیە هەتا تەمەنی 80 ساڵ لە 4 ساڵەوە تا تەمەنی 80 ساڵ لە هەردوو ڕەگەز لە زانستە شەرعیەکان لە بەشی لەبەرکردن لە بەشی فێرکردن تەصحیحی تیلاوە و هەموو بەشەکانی تر و سپاسی خواکەین لە زۆر شوێنی شاری سلێمانی بنکەمانەیە تەمەناکەین ساڵی ئایندە کە دانیشن بنکەی زیاتر و خوێنکاری زیاتر و فێرخوازی زیاتریشمان هەبێت و بە هەمومان بە ئێمە و بە ئێوە وەکو عەرزم کردن خەمەکە خەمێکی یەکلایەنە نییە ئەوە یەکێتە سەرشانی ئێمە لە جوهد و لە تاقە و توانە و سەلیقە و فیکرە و بیر و بۆچوون و بیرۆکە ئێمە لە خزمەتی ئەو مناڵانە بین ئەوەیە کێتە سەر باوکو داکان پێویستە بە هەموو لایەکا و کار بین بۆ ئەوەی بتوانین بەڕاستی ئەم مناڵانە مناڵێکی مصلیح بن خۆتان نەزانن کۆمەلگاکەمان لە ڕووی ئیسلاح و چاکەخوازیەوە لە ڕووی چاکسازیەوە شڵقاوە کۆمەلگایەکە لە زۆر ڕۆوە قسەی لەسەرە لە ڕووی فەسادی عەقیدەییەوە لە ڕووی فەسادی ئەخلاقیەوە لە ڕووی فەسادی ئیداریەوە لە ڕووی فەسادی مالیەوە کۆمەڵایەتی و ئیلا ئاخیری لە هەموو ڕوویەکەوە خەڵک بێهیوا بووە لە چاکسازی وێ پێویستمان بەوەیە کار لەسەر ئەم منداڵانە بکەین نەوەیەک پێبگەێنین ئەگەر لە ساڵانی زووشانە بێ بۆ 10-15 ساڵی کرد ئەمنەوە ببنە خاوەن بڕیان لە وڵاتەدا بتوانین چاکساتی دروستکەین ئەم کۆمەڵگایەمان بگێڕینەوە سەر ڕەو تەڕاست و دروستەکەی خۆی کە وەختانێک بووە کەسێک باسی میلەتی کوردی کرد بێ لە هەر شوێنێکی دنیا خەڵک فەخر و شانازی بە میلەتەوە کردووە بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی هەندێک نوێنەرایەتی ناتەندروست و نادروستەوە ڕووی ئەم میلەتە جۆرێک لە جۆرەکان لە ناو میلەتانی تر ناشرین کراوە سەر لە نوێ ئەرکی هەمومانە ئێمە وەکو ڕێکخرا و جەنابتان وەکو دایک و باوک بەیەکەوە بتوانین ئەم کۆمەڵگایە دیسان باری لاری ڕێککەینەوە کە دیارە باری لاری ئەم کۆمەڵگایش بە پەروەردەکرێ لە پەروەردەشا پێویستە ئێمە کار لەسەر پەروەردەی مناڵ و نەوجەوان بکەین دووبارە بەخێر بن سەرچاوماناتن پیرۆزبایی لەم خونچە چاوگەشانەمان دەکەین هیوای ژیانێکی کامەران و تەندروستیان بۆ خوازین خوای پەروەردگار عاقبەت خێریان کە و ئینشاءالله بتوانین ڕۆژێ لە ڕۆژان ئاهەنگی لە بەرکردنی تەواوی قورئانی پیرۆزیان بۆ بگێڕین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ جەنابی کاک دکتۆر خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە و سەرفرازی دنیا و قیامەتیان بکە ئینشاءالله. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست ئێستاش پێکەوە گوێبیستی هەندێک لە ناوجوانەکانی خوای گەورە بین لەلایەن ژووری هەنار با بفەرمونون. خۆشەویستان پێکەوە بە شێوەی کۆرس چەند ئاەتێک لە سوورەتی نازیعات گوێبیستە بین لەلایەن ژووری پرتەقاڵ با بفەرمونون. فالمدبرات
ناوچە گوڵانە ئینشاڵڵا ڕۆژێک بیان بینین تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کرد بێت. ئامادەبوانی ئازیز و خۆشەویست، ئێمە لە تەواوی هاوینەکە خولەکەمان پێک هاتووە لە کۆمەڵێک چالاکی و بڕگە و بابەتی جیاواز. پێمان خۆش بوو ئێوەش بە بینینی پارچە ڤیدیۆیەک بەشدار بن لەگەڵمانە و بفەرمونون. قرآنم 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 بهاري دلما قرآنم 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 خمراونا قرآنم 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 دل خوشينا قرآنم 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 آياتيم قرآنا ريني شانداري جيانا آياتيم قرآنا ريني شانداري جيانا برنامه وريبا زمانا قرآنم برنامه وريبا زمانا قرآنم لا زمين ولا اسمان تشكي خورا بو هموان لا زمين ولا اسمان تشكي خورا بو هموان زور باسوزة ومهربان قرآنم زور باسوزة ومهربان قرآنم 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 نوري چوما قرآنم 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 بهاري دلما قرآنم 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 خمراونا قرآنم 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 دل خوشينا قرآنم 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 فرمایشتی خواگیانا سومای هردو چومانا فرمایشتی خواگیانا سومای هردو چومانا ایمانی ناو دلانا قرآنم ایمانی ناو دلانا قرآنم برداوم ای خوێن ماوە بیری لێ ئاکاماوە بەرداوام ئەی خوێن ماوە بیری لێ ئاکاماوە هەمیشە ئەیڵێ ماوە قورئانم هەمیشە ئەیڵێ ماوە قورئانم 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 نوری چاوما قورئانم 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 بەهاری دڵما قورئانم 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 خەمڕاوێنما قورئانم قرآنم قرآنم دلخوشينا قرآنم 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 نوري چوما قرآنم 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 بهاري دلما قرآنم 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 خمراونا قرآنم 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 دلخوشينا قرآنم قرآنم آياتيم قرآنا ريني شانداري جيانا آياتيم قرآنا ريني شانداري جيانا برنامه وريبا زمانا قرآنم برنامه وريبا زمانا قرآنم لا زمين ولا اسمان تشكي خورا بو هموان لا زمين ولا اسمان تشكي خورا بو هموان زور باسوزة ومهربان قرآنم زور باسوزة ومهربان قرآنم 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 نوري چوما قرآنم 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 بهاري
قرآنم 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 خمراوێمە قورئانم 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 دڵخۆشیمە قورئانم 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 بەهاری دڵمە قورئانم 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 خەمڕاوێمە قورئانم 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 دڵخۆشیمە قورئانم 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 دایکان و باوکانی عزیز یەکێک لەو بابەتانەی ترکە گرنگیمان پێیاوە لە خولی خونچەکانی حیکمە بەتایبەت لەو مناڵانەی کە تەمەنیان لە 5 ساڵ و بەرەوسەرە خوێندنی بەیتەکانی ئەحمەدیە کە لەلایەن جەنابی شێخ مارفی نۆدێوە دانراوە بۆ ئاسانتر فێربوونی وشەکانی زمانی عەرەبی هەر بۆ مەبەستەش هەردوو ژووری شلک و شووتی کۆمەڵێک خونچەمان هەڵبژاردووە بۆ زیاتر ئاشناکردنتان بە هەندێک لە بەیتەکانی ئەحمەدی با بفەرمونون. زۆر سپاس بۆم خونچە گوڵانە خی گەورە پایداریان بکات و لە شوێنی زۆر باشتر و بە ئاستی زۆر بەرزتر بیان بینین. خۆشەویستان پێکەوە گوێبیستی سرودێک ئەبین لەلایەن خونچەکانی لقی هەواری شار با بفەرمونون. دنیای ڕۆکین سەرچاوی زۆر خۆراکین سەر با دنیای ڕۆکین سەرچاوی زۆر خۆراکین پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات من گێزەرم بۆ چاو یارماتی دەرم من گێزەرم بۆ چاو یارماتی دەرم بم کاشەر بەم نۆشم کا جەستە و دڵت باهێزکا بم کاشەر بەم نۆشم کا جەستە و دڵت باهێزکا من خەیارم زۆر لە ئاگر بێزارم من خەیارم زۆر لە ئاگر بێزارم توێ کڵاسە و زاکەم لابە زۆر خۆشم بۆ زەڵاتە توێ کڵاسە و زاکەم لابە زۆر خۆشم بۆ زەڵاتە
تەماتەم بەتامم بەڕەنگی سوور ناسراوم من تەماتەم بەتامم بەڕەنگی سوور ناسراوم جوانکی لەم شێوەم خڕا هەمووان منیان بادڵا جوانکی لەم شێوەم خڕا هەمووان منیان بادڵا سەربا دنیای ڕووەکین سەرچاوی زۆر خۆراکین سەربا دنیای ڕووەکین سەرچاوی زۆر خۆراکین پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات من بیبەرێم خەنجیلە تامم تونیا شیرینە من بیبەرێم خەنجیلە تامم تونیا شیرینە هاوڕێی گشتخوانەکانم خاوەن خۆشترین تامم هاوڕێی گشتخوانەکانم خاوەن خۆشترین تامم من ناوم پەتاتەیە لێنانم زۆر سادەیە من ناوم پەتاتەیە لێنانم زۆر سادەیە لە ناو ئاو بێە خودڕۆن یەکامم لا تام و بۆن لە ناو ئاو بێە خودڕۆن یەکامم لا تام و بۆن من پیازم بم ناسا پاڵەوانم من پیازم بم ناسا پاڵەوانم بۆ هەڵامە دەرمانم دژی نەخۆشیەکانم بۆ هەڵامە دەرمانم دژی نەخۆشیەکانم سەربا دنیای ڕووەکین سەرچاوی زۆر خۆراکین سەربا دنیای ڕووەکین سەرچاوی زۆر خۆراکین پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات پڕین لە ڤیتامینات ئێمەی سەوزەوات زۆر سپاس بۆم گوڵە جوانانە خۆی گەورە تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکات. خۆشەویستان ئێستاش جەنابی مامۆستا خەندە بانگەشتەکەین بۆ پێدانی بڕوانامە و خەڵات بڕوانامەی ڕێزلێنان بۆ مامۆستایانی لقی سەرەکی با بفەرمێت. قورآنم بەهاری دڵما قورآنم خەمڕاوێنما قورآنم دڵخۆشیما قورآنم ئاياتی ئەم قورآنە ڕێنیشانداری ژیانە ئاياتی ئەم قورآنە ڕێنیشانداری ژیانە بەرنامە و ڕێبازمانە قورآنم بەرنامە و ڕێبازمانە قورآنم لا زەمین و لا ئاسمان تیشکی خۆرە بۆ هەمووان لا زەمین و لا ئاسمان تیشکی خۆرە بۆ هەمووان زۆر باسۆزە و میهرەبان قورآنم زۆر باسۆزە و میهرەبان قورآنم نوری چاوما قورآنم بەهاری دڵما قورآنم خەمڕاوێنما قورآنم دڵخۆشیما قورآنم فەرمایشتی خواگیانە سۆمای هەردوو چاومانە فەرمایشتی خواگیانە سۆمای هەردوو چاومانە ئیمانی ناو دڵانە قورآنم ئیمانی ناو دڵانە قورآنم بەرداوام ئەی خوێنماوە بیری
قورآنم 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 نوری چاوما قورآنم 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 بەهاری دڵما قورآنم 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 خەمڕاوێنما قورآنم 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 دڵخۆشیما قورآنم 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 ئاياتی ئەم قورآنە ڕێنیشانداری ژیانە ئاياتی ئەم قورآنە ڕێنیشانداری ژیانە بەرنامە و ڕێبازمانە قورآنم بەرنامە و ڕێبازمانە قورآنم لا زەمین و لا ئاسمان تیشکی خۆرە بۆ هەمووان لا زەمین و لا ئاسمان تیشکی خۆرە بۆ هەمووان زۆر باسۆزە و میهرە